سڵای خۆی گەورەتان لەبێت لە پارێزگای هەڵەبجام گفتوگۆ دەکەین لەگەڵ سێ میوانی ئەزیز سەبارەت بەوەی چۆن خێزان پاڵپشتی منداڵە تایبەتەکەی بێت تایبەتر ئۆتیزم. باسمان لەوە کردووە بەردەوام کە ئۆتیزم جیاوازیە. ئەم جیاوازی بوونێ ئۆتیزم پێویست دەکات کە ژینگەیەکی جیاواز، مامەڵەکردنێکی جیاواز و تێڕوانینێکی جیاوازی هەبێت لەلایەن خێزان و لەلایەن کۆمەڵگاوە. بفەرمونون بەیەکەوە درێژە بە گفتوگۆیەکانمان بدەین لەگەڵ میوانەکانمان. مامۆستا ئەکبەر کەریم کە بەڕێستە مامۆستای پەروەردی تایبەت نسڵای خۆی گەورەتان لەوێت. زۆر سپاس. مامۆستاگیان باسی ڕۆڵ و گرنگی خێزان بکەین بۆ پاڵپشتی بۆ هاوسۆزی منداڵانی تایبەت چۆن بۆمان باس دەکە پێی و ئەزمونێک کە بەڕێستا هەتانە. سەرەتا بەخێراتنتانەکەم بەخێر بێن سەرچاو بەناوی خۆی گەورە. طبعا حەزەکەم وەکو پێشێکیەک هەموو بەرنامەیەک بڵێن عادەتی بەرنامە وایە لە کۆتایی بەرنامە چی هەیە. من حەزەکەم لە سەرەتاوە ئەم یاساشکێنیە بکەم بۆی ئەگەر ڕێگەم بەی جەناب. طبعا من بە خۆشحاڵیەوە بڵێن لە ساڵی 91 کە هەڵەبجە کیمیا باران کراوش لەخوا بە جیاویسەوە هاتوونە تۆ شوێنێکی ئاوا کەوتان زۆر جێگەیەکی زۆر زۆر خۆشە زۆرمان پێخۆش بوو. لە 91 هەڵەبجە لە ساهشتا ڕووخا بووم بەڕاستی. ئێمە لە ئێران گەڕاینەوە هاتینەوە ئێرە بڵێن شارەکەمان ئاوادان کردەوە مەکتەب کرایەوە مەکتەبی بە دامایی و بە زەحمەت. جا بۆیە ئەڵێم ئەو باسەکەم کە چوومە پۆلیەک نزیکەی 60 تەلەبەیتیا بوو. پۆلیەک هەمووی مناڵی بچووک بچووک و ئیتر بێجانتا هەمووی بە عەلاگە ئەوانەوە. یەکێک لەو مناڵانە کاک حەسێن کاک عەفو کاک عومەر کە برای کاک حەسێنە دوو مناڵی جوانی بچکۆلانە بوون لە پۆلی یەک بوون. ئیتر ناتوانێت چی بەبینی تەلەبەکانەوە نە ژوورەکان زۆر بوو. بۆیە بە خۆشحاڵیەوە لەگەڵ کاک عومەر کە تەلەبەی من بۆ لە پۆلی یەکە دە ساڵی 91 بۆ 92 بۆیە شارازی پێوەکەم و هەروە لەگەڵ جەنابی مامۆستا شانۆی خۆشحاڵم. سەرەتا ینی بۆ نسبەت پرسیارەکەی جەنابتەوە طبعاً ڕۆڵی هۆشیاری خێزانی لەم سەردەمەدا بەڕاستی لە چاو ئەم تەکنۆلۆژیا و هینەوە تەطبیقەکەی ناحیەی تەطبیقەکەی زۆر زۆر ضعیفە. بۆچی یەکەم خەڵک قبوڵی ناکا مەسەن مناڵێکی خاوەن پێداویستی بێ یا پێی عیبە یا پێیان زەحمەتە پێیان ناخۆشە. اینجا ئێمە بۆ ڕەمینەوەی ئەو تەمە لەینە لە ناو کۆمەڵگا و خێزانەکانە ئێمە ئەرکی ئێمەیە بەڕاستی وەکو مامۆستایان وەکو ڕێنماییکار وەکو هەرچیەک ئاگامان لەو بارە بێ بتوانین بە هەمومانەوە قۆناغێک ئەم کۆمەڵگایە بەرینە پێشەوە کە شەرم یا مەسەلەن نەبێ بە بارێکی گیران بەسەریەوە هەمە بێ حکوومەتی شۆمە بێ خەڵکیش خۆی هاوکار بێت تا قۆناغێکی باش بەرەو پێشەوە بۆ مناڵانی خوان پێداویستی تایبەت فراهەم بکرێت. زۆر باشە مامۆستا پرسیاری دووەم بکەمەوەیە کە حکوومەت هیچ ئامادەکارێک هیچ باشیەک یاخو هیچ هەنگاوێکی جدی نەناوە بۆ ئەوەی بتوانێت هاوکاری تەواوی کەسانی تایبەت کە جا هەر لە منداڵەوە هەتا و کەسانی تێگەیشتوون ئەم ئەرکە قورسا زیاتر دەکەوێتە ئەستۆی خێزان و زۆر زۆر تایبەتریش دایک. ینی تۆ وەکو ئەزمونەی کە لەم بوارەدا هەتا هەزەکەی کە دایک ینی قوربانی یەکەمی ئەو ناهۆشیاریە کە بەڕێزت باست کرد هۆشیاری بە شێوازێکی ینی ها پێشبینی کرا و دڵخۆشکە لەم کۆمەڵگایدا بوونی نیە. بەڕاستی دایک ڕەنگە بڵێن ینی قوربانیەکی زۆر بێوێنەیە لەو بوارە چکە هەنێ جار هەیە ینی بڵێن کارەسات دروستەکات ینی خێزان هەڵەوەشێنێ خزمەتی هەڵەوەشێنێ مەسەلەن ئەمانە ینی من خێزانی زۆر زۆرم بینیوە زۆر مەشاکیل و ناڕەحەتی لەبەرەوە توتی لە خاڵیەچێت لە مامێتی ئەم مناڵی ئێمە ینی ئەم ئەگەڕێتەوە بۆچی بۆ ناهۆشیاری ئەگینە تۆ خۆمان ئەزانین خی گەورە کە مناڵێکی خان پێداویستی یا بە هەر کەسێک کەس دەسەڵاتی نییە بەڵام ئەمە ئیشی حکوومەتە بەڕاستی ئەم ئیشانە ڕێخە ناژبێت تۆ هەر بە شێوەیەکی ئەعلامی یا مەسەن بێ سنتەرێ بکەیتەوە یا جێگەی ئەبێت ئەبێ ئیشی ڕاستەقینە ئیشی لەگەڵاپی نەک بتەوێ بەس ئیعلامی بێشتەکە. من ناڵێم حکوومەت هیچی نەکردو و نەکراوە بەڵام بەڕاستی لە ئاستی پێویستانیە بە هیچ شێوازێک بە تایبەتی بۆ کەسانی خوان پێداویستی تایبەت و مناڵانی خوان پێداویستی تایبەت چکە مناڵانی خوان پێداویستی تایبەت کەسان ئێمە هەمومان ینی هەمومان ڕۆژانە ئینسانی طبیعیە لێم مەشاکل و ناڕەحەتیمانەیە لەم ژیانە قورسە زەحمەتە ئەگەر بۆ خاوەن پێداویستی دوو قات و سێ قاتە ئێمە دایمەن تەرکیزمان لای ئەوانە بێ کە کەم دەرامەتن یا بێ کەم مەشاکیلیان هەیە ناڕەحەتیان ئێمە دەستی ئەوانە بگرین جاوەرە تۆ کۆمەڵگەی خاوەن پێداویستی تایبەتەکان بی
یعنی درنگ لێ بکەیتەوە یا گویان نەدەیت یا ئیهمال کرێن بەڕاستی کارەساتە ئێوەستا خۆتان نەزان ڕۆژانە لە تەلەڤیزیۆن و ئیعلامەکانە چەندێک گلەی هەیە گلەییان هەیە ئەوان ڕاستەوخۆ بەڵام نازانم ئەمە ئەبێ ئەرکی حکوومەتە زیاتر تاهی چکە دایک و باوک چی بکەنی تۆ خی گەورە مناڵیاوە ئەوە نییە ئەبێ هەمووی هەرێکێ مێزێک لەم ژوورا بێ لەو شوێنابێ هەمومان بەیە کەوارێکی سوجی کەڵگی نێتوای هەڵگیری بەڵام من بەتەنها بە من هەڵ ناگیرێ بڕاست زۆرکان خۆش سلام مامسا شان و سڵای خی گەورەتان لەوێت تۆ هەموو دایک هەمووکو ڕێنمایی کارێکی پەروەردەی باز لە قۆناغەکانی دەرونی کاتێک خێزان یەکەمین جار هەز دەکات کە منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت لەناو عایلەکەیدا هەیە ئەم قۆناغە تەمان قۆناغ بە قۆناغ یعنی یەکەم جار لەوانەیە قوبوڵ نەکردن بێ لەوانەیە کۆتایی دنیا بێ بۆ خێزان بۆ بیرکردنەوە بەڵام چۆن وردە وردەوای لێبێت ئەم خێزانە خودی منداڵەکە قوبوڵ بکات بۆ جیاوازی یاخو بۆ گرفتانەی کە لە گەشەکردنیدا هەیە. سڵای خوا لە ئێوەش بێ زۆر سوپاسدانەکەم. پێم باشە مۆدێلی ئیلیزابێت کۆڤلەر ڕووس باسکەم. ئەمە دەروناسێکی سویسریە باسی ئەواکاڵێ هەچ کەسێک کاتێک کە تووشی سەدمەیەکە بیان تووشی بارودۆخێکی نەخوازرا بێ بە 5 قۆناغا تێپەڕێ. ئەمە لە کتێبێکە باسی کردو لە کتێبی مردن و مردنی من ساڵی 69 ئەڵێ هەموو کەسێک بەم 5 قۆناغا تێپەڕێ. قۆناغی یەکەم جامەوەکو خێزانی مناڵی خاوەن پێویستی تایبەت باسیەکەم بەم قۆناغانە تێپەڕێ. یەکەم قۆناغی ئینکاری تووشی قبوڵی ناکە تووشی شۆکێک ئەبێ بەڕاستی قبوڵی نییە ئەم تووشی بارودۆخ کاتێک کاڵین تووشی شۆک ئەم کەسێت چی لێت نانی پێ ناخورێ خەوی خراپە بێ دابڕێ لە کۆمەلگا قبوڵی ناکە بە هیچ نوعین چۆن مناڵەکەی من تووشی ئەمە بووە. مە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم تووڕەییە لێرەدا ئەم کەسە جۆرێک ناشکریە کات احتیمالیە لە بەرامبەر خوای خوا بڵێ بۆچی مناڵی من تووشی ئەمە بوو بۆ خوایگەم بۆ منت هەڵبژار بۆ ئەمە یعنی تووڕێ لە خۆی تا لۆچە لە مناڵەکەش لە کۆمەلگا. قۆناغی سێم دێ بربەرەکانیە کە هەوڵی چارەسەرکردنیە لەم قۆناغەیە کە دایکان دایک و باوکان دێن لێرە پارێکی زۆر بۆ مناڵەکانیان سەرفەکەنیان بن بۆ ئێران عێراق هەمی هەر یەکشتە بەڵام هێشتا هەر قبوڵی ئێوە باشتر بێ خانی بۆ فرۆشە ساری بۆ فرۆشە هەیە ئەم شتە لەم شتۆ بک بە شتێکی تریانە ئەم مناڵە لە کاتێکا تێگەیشتن لە خودی مناڵەکە تەواوی ئەم ماندووبوونە ئەگۆڕێ. بۆ نمونە ئەو ناڵە ئەگەر تۆ زانیت ئۆتیزم چیە بۆ نمونە ئۆتیزم ستایلێکی جیاوازی ژیانە یعنی تەشبیه نەبێت ئەکرێ ئێمە بڵێن وەڵا مەڕێک ئەبێ بکەین بە بزن نابێت نەخێت تۆش ئۆتیزمە تۆ ئەم دایکە هەموو شتێک ئەکاڵ بەس مناڵەکەم چاک بێتەوە. خێزان هەیە ئێستا لە هەڵەبجۆ هەفتەی 2-3 جارە چێ بۆ سلێمانی لەوێش کۆڵە پارە سەرفەکە ئەم هەموو هیراکی ماندووبوونە چەندین ساڵ هەر قبوڵی ناڵێ ئیلا ئیلا بێت چاک بێتەوە. لە کاتێکا چاکبوونەوە نییە بەڵام گۆڕان هەیە ئەنی باشبوون هەیە ئەکرێ ئەم مناڵەوای لێ بکرێت تا ڕادێک ئاسایی بێتەوە پشت بە خۆی ببەستێ پشت بە کەسی تر دەبەستێ لە پێویستەکانی خۆیان نمونەی زۆریش هەیە زۆر باشتر بوون بەڵام هەرتیای ماوە لە لەحزەیەکە هەر دەرەکەوێت تەناگەر لە دیوی دەری شۆ مناڵە ئایبینەبێت لە لەحزەیەکە دەرەکە کێشەیەکی هەیە. قۆناغی سێم خەم و خۆتاوانبارکردن کە ئەم کەسە هەوڵێکی زۆریە سەرەکە هیچ بەرهەمێکی نیە بەرهەمی هەیەکەم ئەو شتەنیەکە خۆی ئێوە یە خۆی تاوانبارەکە یان احتیمالی کێشە زۆر دروست بێت لەلایەن دایک و باوکە بڵێ خەتای تۆ بوو تۆ خستە بەر تەلەڤیزۆن تۆ مۆبایلت دایە ئەو بڵێ نەوەڵا تۆ ژێنەتیکەکە خۆی ئەمەیتیایە ئەها یەکتری تاوانبارەکەن خۆیان تاوانبارەکەن. ئەم قۆناغا خەمێکی زۆر داهەنەگرێ بەڵام ئەم خەمە ئەبێ بەدینەمەوە بۆ گۆڕانکاریەکی گەورە کە پێڵن قۆناغی قبوڵ بوون هەموو کەسێک ئێستا من مناڵی ئۆتیزم و خاوەن پێویستیمان بە تایبەت هێنا بەڵام ئەم شتە بۆ هەموو کەسێک ڕاست بێ لە دوای خەمێکی زۆرەڵە تا نەگەیتە نزمترین ئاستی ناومێدی ئومێد نادۆزیتەوە گۆڕانکاری ناکەی ئەمیش ئەگەنە ینی ئەلێرەیە زۆر دایک و باوکەیاڵن لەبەر ئەو مناڵە بۆ خۆمانە کوشت کاتێک کاباسی مناڵی ئۆتیزم بە تایبەت تەرکیزم لەسەر ئەوێ یعنی بارودۆخێکە من پێم وایە هیچ کەسێک نییە بزانێ حاڵی ئەو دایکە چییە هیچ کەسێ ناتوانێت تێبگات یعنی مستحیلە دایکێکی تر هەست بکە ئەم دایکی تری ئۆتیزمە چی چەشتە مستحیلە نییە شتیوە ئیلا ئەبێ خۆت بیچەژی بەس خۆی و خوا ئەزانێ ئەلێرەیە ئەم کەسە لە دەرونی خۆیان تووشی چەندین جەنگە بێتەوە تا ئێتە قۆناغی قبوڵکردن هیچ ڕێگەی هیچی نییە ئەبێ هەر بگاتە قۆناغی قبوڵکردن
چونکە تووشی سەر لێ شەوانە بێ لەم لێرەیە ئەم مناڵە ئەسڵم بەرەو پێش ناچێت هیچ گەشەیەک ناکە بەڵام کە هاتە قۆناغی قبولکردن یعنی چی قبولکردن یعنی چی یعنی تۆ مناڵەکە قبولەکەی وەک خۆی تاو ئەمە ئەم حاڵەتەی هەیە تاو قبول یەکەم ئەمە یەک دووەم بەراوردی ناکەم بە مناڵی تر ئەمە زۆر زۆر گرینگە بۆ دایک ئەزانین بۆچی تۆ مناڵێکت هەیە گریمان 15 ساڵە ئەم مناڵە لە 2 ساڵیا بێ وردە وردە قسە بکات سێرەکەی قسە ناکە لەم لاو مناڵێکتر لە خێزانەکە لە دایکەوێ ئەو ئەکەوێتە قسە ئەم هێشتا هەر نەکەوتووە ساڵی چوارەم یەکێکتر لە دایک ئەو ئەکەوێتە قسە ئەم هەر نەکەوتووە ساڵی پێنجەم شەشەم دەیەم تا 15 ئەم هەر ناکەوێتە قسە خۆ ئەگەر بێی بەراوردکەی لەگەڵ مناڵێ ئەم دایکە شێتە بێ بەڵام کە گەشتیتە قۆناغی بەراوردکردن ئەمە ناکەی یاخود لە سەیرە نمونەی سەیرانەکەینەوە لە سەیرانە دایکەکان من و باوکەکان کاتێکی خۆش بەسەرەوە بەڵام بۆ دایکێک باوکێک کە مناڵێکی وای هەیە مستەحیلە بتوانێت چێژ لەو سەیرانە ببینێ ئەگەر بەو بارودۆ خۆ بێ ئەو ئەبێ ڕاکات بە دوای کەتنی مناڵەکانیان ڕایکردۆت سەر سفرەیەکێکی دەسەبا بۆ ئاگرەکە خوانەکەێتە ئاوەکەوە وەی ون بووەی سیارە لینەیە ئەسڵن هەر ناتوانێت دانیشێ ئەگەر تۆ خۆت بەراوردکەی بەو دایکانەی تر تحمل ناکەی لەبەرەوە بێ قبوڵیکەی کە تۆ مناڵێکی وات هەیە کە تۆ سەیرانەکەی تۆ بەم کە جەژنەکەی تۆ احتیمالی هەیە هیچ جەژنێکی خۆش نەکەی بەڵام کە قبوڵت کرد جەژنی من ئاوای قبوڵمە خاڵێکی تر لە قۆناغی قبوڵبوونا گلەی نە لە خواەکەی نە لە کەسەکەی تەنانەت لەو کەسەشی ناکەی کە پەلامارتەیە لە شوێنێکە گلەی لەو پاسە ناکەی کە بەو پاسە ئەڕۆیتەوە کە قسێکی ناخۆش گلەی لێ ناکەیت چونکە تۆ خۆ قبول کردووە خۆتەخەیتە شوێنێ شتی وای نەبینێت چوو زانێمە بارودۆخمان بێدەنگی قبول ئەم قۆناغە زۆر زۆر گرینگە هەموو دایک و باوکێک پێی بکە چونکە لەم قۆناغەیە گەشە ئەکە هەم مناڵەکە کە زانی دایکی باوکی ئارامە مناڵەکەش گەشەکە بەرەو پێشەچێ ئارامی خێزانی دوایش باسیەکەم ئینشەڵا زۆر زۆر کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر پێشچوونی مناڵ بڕوام پێ بکە لە سەنتەر و لە هەموو شتێک لە خواردن و خەویش باشە بەس خێزانێکی ئارامی هەبێ ئەو مناڵە گەشە ئەکا گاستەکە قبول کراوە خوازراوە دوعای لێ ناکەن هەندێک دایک هەیە ینی لەبەر چاوی ژنی تر یان پیاوی تر لە میوانە زەمی مناڵەکەیەکە بەخراپ باسیەکەڵێن وازانێت تێناگە ئینشەڵا دوای باسیەکەم لە کاتێکە هەستی مناڵێکی ئۆتیزم زۆر زۆر قوڵە بە تایبەتی ئەوانیان کە هەستەوەریان زیاد لە حەدە ئەگەر لێدانێکی بچووک بۆ مرۆڤێکی ئاسایی یەک لێدامێ بۆ ئەو 8 جار لێدانە دەنگی ماتۆڕێکە بەسەر جادەیە ئەڕوە دەنگی ماتۆڕێکە بەڵام لە مێشکی ئەمە 8 جارە بۆیە ئەمە زۆر جارێگێت حاڵەتی مێڵتداون ئەو نمونەی بێنینەوە کارەبای ڕیسی کاتێک کێتە ناو ماڵەوە بە سعاتە دێت و جادا بەشە بێ بەڵام کارەباکە یەکسەر بچێ بۆ گڵۆپەکە چ شۆکێک دروستەکە مێشکی مناڵیش ئاوایە بۆی ئەبەی لی تێبێ ماڵسا ئەم پێنج قۆناغی کە باس کە حتمما دەبێ هەموو خێزانی بۆ پێنج قۆناغدا تێپەڕێتاوەکو و دەگاتە قۆناغی کۆتایی قبولکردنی منداڵەکەیەتی بۆ پێی ئەو جیاوازیانەی کە هەیەی کەوتۆ سەر ئاستی کێشەکە ئێستا لەوە چێ هەندێک کێشە پێویستی بەم هەموو قۆناغە نەبێ بەڵام بۆ حاڵەتێکی وەکو مناڵێک مناڵ خۆشەویستترین شتی مرۆڤە ئەنی سێر کە کاتێک بمەلەرزەیەکە یەکەمیشت بیرت لای مناڵەکەتە خۆشەویستترین شتی مرۆڤە تۆ خۆشەویستترین شتی مرۆڤ خۆشەویستترین شتی خۆت تووشی کێشە بووە یعنی ئەمە شایستەی ئەوەیە یعنی کە مرۆڤ بۆی نیگەران بێ بیری لێکاتەوە پلانی بۆ دانێ بەڵام تەواوی ئەم قۆناغانە پەیوەندی هەیە بە ئاستی زانیاری یان ئاگایی هۆشیاری دایک و باوکۆ من تەسەورەکەم ئەگەر کەسێک هۆشیار بێ زانیاری هەبێ ئاگایی هەبێ خوێنەوار بێ بەمانای کەلیمە کاتێک تووشی حاڵەتێک ئەبێ پێویست ناکە بەو هەموو قۆناغەیە بڕوە لەوە چێ شۆک لێیە دواتر قبوڵیەکە پەیوەندی هەیە بە ئاستی زانیاریەوە بەڵام بەڕاستی کەوتۆ سەر خودی کێشەکە دەستەکان خۆش بێ خۆش مامۆستا عومەر عەلی سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێستان چارە سەرکاری دەرونی وایە گەر تۆش بۆم باسی پاڵپشتیکردنی خێزان یاخۆ قبولکردنی منداڵەکەی بۆ جیاوازی گەشەکردنی کە هەیەی چەندە گرنگە ئایا ڕۆڵی یەکەمی ئەم منداڵانە لەلایەن خێزانەوە دەست پێ دەکات یاخود بەراوردکاری بکەین دوایەوە لە قسەکانماندا سەنتەر هەم ناوەندەکانی ڕاهێنان بڵێ لەگەڵ خێزان هاوتان لە ڕووی هاوسەنگیکردنەوە یا ڕۆڵی خێزان زیاترە بە ناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی جەنابتانەکەین بە خێراتنی و سافە بەڕێزەکەم و خۆشحاڵم لەگەڵ میوانە بەڕێزانە هەین
ڕاستەکەی کاتێک کە تۆ باسی مناڵی خاوەنپێداویستی تایبەت دەکەیت طبعاً هەر کوڕ و کچێک پێشەوەی کە پرۆسی هاوسەرگیری پێک بهێنن لە خەیاڵ و هۆشی خۆیانەوە دایان نەناوە کە مناڵێکی خاوەنپێداویستی تایبەت دێتە ناو ژیانیانەوە بەڵام بێ ئاگال لەوەی کە ئەم کوڕ و کچە لە 100 بۆ 3 معارضن بۆی کە مناڵێکی خاوەنپێداویستی تایبەت بێتە ژیان بەڵام کاتێک کە مناڵەکە هاتە ژیان ڕاستیەکەی تەجربەیەکی زۆر تاڵە و ئاڵنگارێکی زۆر قورس بۆ ژیانیان دروست ئەبێت بەڵام هەمیشە ئەبێت لەو کاتە هۆش و فکریان لای ئەوە بێت کە ئەمڕۆ عیلم زۆر پێشکەوتووە و زۆر بەرنامە و پرۆگرامی جوار هەیە و زۆر سنتەر و شوێن هەیە ئەتوانێ ئەم مناڵانە نیشانەکانیان بەرەو کاڵبوونەوە و زۆر گۆڕانکاری هێتیانە بکە طبعاً هەموو مناڵێکی خاوەنپێداویستی تایبەت 4 کۆڵەکە هەیە ئەم کۆڵەکانە پیانوتێک کۆڵەکە ئەساسیەکانی بەرەو پێشچوونی مناڵێکی خاوەنپێداویستی تایبەت یەکەم کۆڵەکە تەمەنی مناڵەکەیە طبعاً مناڵێک با ئێمە وا بڵێن بە نمونە باسیکەین شڵەژانی شەبەنگی ئۆتیزم کاتێ مناڵێکی شڵەژانی شەبەنگی ئۆتیزم کە لە دایک ئەبێ هەنی نیشانە هێلیا دەرئەکەوێت ئەم نیشانانە ئەبێ بە هەند وەربگیرێت بۆ نمونە کاتێ خۆی کە پیس ئەکات هیچ دەنگێکی لێوە نایەت وەکو مناڵێکی ئاسایی کاتێک کە تۆ ئەتەوێت لە باوەشی بگریت ئەم مناڵە دەستی بۆ درێژ ناکات بۆی کە بێتە باوەشی تۆ کاتێک کەسانی چواردەوریان دایبابیان یا خوشک و براکانیان زەردەخەنەی بۆکەن لە ئامێزی ئەگرین ئەو پەرچەکردداری بۆ زەردەخەنەکە نییە وە لە هەمان کاتە ئەیگریتە باوەشت پەیوەندی چاوی وەکو مناڵێکی ئاسایی نییە ڕێڕۆشتنی وەکو مناڵێکی ئاسایی نییە تەپاوتنی وەکو مناڵێکی ئاسایی نییە کەواتە هەر لێرەوە بۆمان دەرئەکەوێت تەمەنی مناڵەکە ئەبێ بە هەند وەربگیرێ بۆی کە ئێمە لە مێشک و فکری خۆمانە بزانی ئەم نیشانانە بە بەراو بە مناڵێکی پێشووتریان هەمان ئەو نیشانانیان هەبووە و یەکێکی تر لە ئیشکالیاتەکانی کە بۆمان دروست ئەبێ ئێمە وەکو چارەسەرکارانی دەرونی و ڕێنماییکاران و هەموو ئەو کەسانەی کە لەم بابەتە ئیش ئەکەن ئەوەیە ئەوترێت ئێمە چاوەڕێمان کردو هەتا وەکو مناڵەکەمان بگاتە تەمەنێ چکە خوشکەکەی وابووە براکەی وابووە ئامۆزاکەی وابووە خاڵۆزاکەی وابووە بۆیە تەئخیر هێناومانە کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت مناڵێکی خاوەنپێداویستی تایبەت بەرەو پێشبوون بەخۆی ببینێ ئەبێت تەمەنی بە هەند وەربگرین چکە لە 3 ساڵیا تۆ ڕاهێنانی پێوکەی باشتێکە وەک لەوەی کە تەمەنی 10 ساڵی بێت دووەم پایە زوو تەشخیصکردنە بۆ ئەوەی کە یەکلایی بێتەوە ئەم مناڵە چی شڵژانێکی دەرونی هەیە کاتێکی ئێمە ئەو مناڵەمان زوو تەشخیص کرد ئاسانتریش تەزیێوەردانی بۆ ئەکەین و نیشانە ڕەفتارەکانی نیشانە کۆمەڵایەتەکانی نیشانەکانی زمانی باشتر ئەتوانین ئێمە ئیشی لەسەر بکەین سێم پایەی خێزانە کە من ئەمێ لەمەیانە بە چڕوپڕی باسی بکەم ئەو پاڵپشتی و یارمەتیدانەی کە دایک و باوک ئەیکەن کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت مناڵێک گەشە بە خۆیەوە ببینێ لە ڕووی ڕەفتاریەوە لە هەموو لایەنەکانەوە لە هەموو ڕەهەندەکەوە پایی ئەساسی خێزانە ئەبێ خێزان هۆشیار بێت خێزان ئەو مناڵە وەکو خودی خۆی قوبولکە بە هەموو نیشانەکانی ئەوە و چاوەڕێ ئەوە نەکا کە سنتەرەکان تەواو هەموو ئەو شوێنەیە کە بتوانێت ئەم مناڵە بە تەواوەتی چارەسەر ئەبێ معلوماتێ بۆ جەنابت و بۆ میوانەکانیش و بۆ بینەرانیش مامۆستا ئاسکە هەتاوەکو ئەم ساعتە وەختەی من و تۆ قسەر لەسەر مناڵی خاوەنپێداویستی تایبەتەکەین و بە نمونە شڵەژانی شەبەکی ئۆتیزم باسەکەین نە هۆکارەکەی دۆزراوەتەوە نە چارەسەرەکەی هەیە تەنها ڕێگەیەک بۆ بەرەو پێشچوونی مناڵی شڵەژانی شەبەکی ئۆتیزم ڕاهێنانکردنە بەرەو پێشچوونی مناڵی شڵەژانی شەبەکی ئۆتیزم ڕاهێنانکردنەوەیە وە کۆتا پایەی بەرەو پێشچوونی مناڵێک ئەو بەرنامە و پرۆگرامانەیە کە چارەسەرکارێکی دەرونی کە ڕێنماییکارێکی دەرونی یا دکتۆرە بەڕێزەکان کە هەنێ نەخۆشی هەیە لە دوجارە باسیەکەین ئێمە ئەکرێ شڵەژانێکی شەبەکی ئۆتیزمان هەبێ 32 دانە شڵەژانی ترمان لەگەڵا بێ وەکو خەمۆچیە وەکو قەلەقیە وەکو PTSD-ە وەکو دواکەوتنی ژیریە هەنێکیان لە 4 دانە مناڵ یەکدانیان سڕ و پەرکەمی لەگەڵایە ئەمانە پێویست بەوە ئەکا دکتۆرێکی دەرونی ببینێ عیلاجی بۆ بنووسێت چونکە ئەمانە پیانوتێ هاو شڵەژانەکان لەگەڵ شڵەژانی شەبەکی ئۆتیزمە زۆر باشە ئەو نیشانانی کە باست کرد بۆ نمونە زەردەخەنێک کۆمەڵایەتی نییە هەست بۆی ناکە کە دایبێکەی تەڕا یان باسی ئەوەت کرد بۆ نمونە پەیوەندی و کۆنتاکتی چاوی جوابدانەوەی بۆ ناوی خۆی ئەمانە نیشانەیەکن لە منداڵێکی ساوادا ئەگەر ئەم نیشانانە هەبوون کاتە هەز دەکەین ئەم منداڵە گرفتێکی لە ڕووی گەشە و پێگەشتنەوە بەتاکی دوایە تەشخیصکردن ئەوەندە زەحمەتە کە ئێمە بۆ سەری چەند مانگی بۆ بگرین تالیژنەوەی بکەمە بەستم لەوەیە خێزان ئەگەر هۆشیاری هەبێ ئەم منداڵی ئەم تایبەتمەندیانە ئەم سیفەتانی تێدا هەبوو تەواو بزانە کە منداڵەکە گرفتێکی گەشە و پێگەشتنی هەیە بە زووترین کات بیخاتە بەردەم ڕاهێنان چکە کوتمان چارەسەری نییە بەس بەرەو پێشبردننی هەیە بەڵێ
بۆ جوابدانی پرسیارەکەی جەنابەت و عەرزم کردی ئێمە یەکێک لە گەورەتی مشکلەکەمان ئەوەیە کە زۆرجار خێزان ئەم هۆشیاری نییە و چونکە خۆشی ئامادە نەکردو بۆی کە مناڵێکی خانپێداویستی تایبەت لە دایک ببێت بەڵام کاتێک و هۆشیاری هەبوو دەست بە جیاستەکە ئەم مناڵە کۆمەڵە نیشانەی لێ دەرکەوتووە ئەم نیشانەی سروشتی نییە بە بەراورد بە مناڵێکی تریان کە لە دایک بووە یا خۆمانەسانیمە ڕاستە کەسێکی بایۆلۆجی لە دایکە مەزوو کەسێکی کۆمەڵایەتی ژیان ئەەکەین ماڵی خاڵەتی ماڵی پورێتی ماڵی کە سوکارەکەتی کاتێک کە چه سەردانەکە پرسیارەکە ئایا ئەو مناڵی ئێوە لە تەمەنی ئەوەنا ئەم نیشانانەی لێ بە دیارە ئێمە نابێ مناڵی شڵەژانی شەبەنگی ئۆتیزم و هەروەها مناڵی خانپێداویستی تایبەتی بە عیب و نەنگی وەری بگرین ئەبێ قبوڵی بکەین بۆی کە ژیانێکی باشتری هەبێت لە ئایندا کاتێکە زانیمان نیشانەکانی ئەمە لێ بە دیارە زووتر دەست پێشخەری ئەەکەین بۆی کە بچێتە ناو بەرنامە و پرۆگرامی بەرەوپێشچوونی مناڵی خانپێداویستی تایبەت. دەست خۆش بە دواتر دێمەوەلات مامۆستا ئەکبەر لە ئەزمموی کارکردنی خۆ لەگەڵ منداڵان خاوەن پێداویستی تایبەت دەتوانی ئەوم پێ بڵێ کە خێزان ئەگەر وزە و هێز و بیرکردنەوەی پۆزەتیڤی هەبوو سەبارەت بە منداڵەکەشی پۆزەتیڤ لەناو کۆمەڵگایدا قوبوڵ دەکرانی بە جۆرێشکە خێزان بە جوانی لە منداڵەکەی ڕوانی منداڵەکەی بە جوانی لایەن کۆمەڵگاوە پێناسە دەکرێت شتیوا بوونی هەیە بەتەکید ئەگەر تۆ مناڵەکە کە هەرچیەک بێ هەر مەسەکە ئەڵێن خاوەن پێداویستی تایبەت ینی کێشەکەی هەرچیەک بێ گرفتەکەی هەرچی بێت فەرق ناکا بۆ ئێمە نابیستەیە ناگفتە ئۆتیزمە شەلل دەماخە هەرچیەک بێ طبعاً کەمادەم خوای گەورە ئێمە ئیمانمان بەوەیە کە خوای گەورە ئەمەی بەخشیوە بە ئێمە کەواتە وەکو مامۆستایان فەرمویان ئەبێ قبوڵیکەین کە قبوڵمان کرد کە قبوڵی کرد خۆ قبولکردن هەر قسە نییە ئەبێ بە عەمەلی بەکردەوەی تۆ قبوڵیکەیت مەسەلەن ینی توانە هەبێت تااقەتی هەبێ وەکو مناڵەکەی تر بە خێویکەی ینی شەرم نەکەی بیبیتە دەرەوە بێنیت کاتێک کە تۆ خستە ژووری و دەرگەک لێدا خست و زنجیرە کرد تەمەەن میوانێک هادیا کەسێکا دەڵی کوڕەکەتان کووە مناڵە کچەکەتان کووە بەڕاستی زەحمەتە تۆ بڵی لە ژوورێکای و ئاوایە بەڵام ئەگەر لە کۆمەلگاکە بێ وردە بێ ڕەنگە مەسات و مەشاکیلی کەمتر بێت تا ئەوەی بیکەیتە قەتیسیکەی لە ژوورێکە ئەوانە بۆیە ئەگەڕێنەوە بۆ هۆشیاری دایک و باوک هۆشیاری دایک و باوکیش بە چیەکرێ مەسەن ئێستا خۆتانەزان مەسەلەن علم تەتەوری کردووە زانیاری بتەوێت دەربارەی هەر شتێک سێرچێک بکە ئەنواع و ئەشکاڵی زانیاری دەدێ بەڵام زانیاری گرنگ نییە تەطبیقکردنی زانیاریەکان بە جێهێنانی ئەو شتانەی ئەو ڕێنمایانەی هەیە وەکوێەوە جەنابتان فەرمووتان مامۆستای چارەسەری نییە ئەم بابەتانە بەڵام ئەم بابەتانە ئەتوانی بیێڵیتەوە نێڵی بەرەو خراوی بڕوە نەچێتە دواوە بەرەو پێشیش زۆر نەڕوا هەنگاوی کەمکەم هەرەنێ بەڵام گرنگ ئەوەی بەرەو دواوە نەگەڕێتەوە نیە بڵین بۆ نمونەگەر ئێمە مناڵێکی ئۆتیزم سێرکەین کە تەشخیصکردنی مناڵ خۆتە زانی بە تایبەتی مناڵی ئۆتیزم ڕەنگە تۆزێک زەحمەت بێ بڵێن لە دەرەوەی وڵات ئەوەی من بزان بە 3 ساڵ اینجا تەشخیصەکەن بەڵام من باوەڕتان هەبێت لە خلالی ئەزمموی خۆم لەگەڵ دایکانی بەڕێز کە ئۆتیزم مناڵیان ئۆتیزم بەڵێ مامۆستا پێی وتوم تقریبا 10 ساڵ 15 ساڵ بەر لە مناڵەکەی گەورە لێ مامۆستا کاتێک کە دەست پێچەنەی مناڵەکەم ڕاکێشاوە کە زانیمە مناڵەکەم سەیرم ناکات زانیم و ئەم مناڵم لە نۆ مناڵەکەی ترم جیاوازم مەسەڵەن نۆی کەیە بۆمە دامین بوو وتی کە ئەم زانی وتم چۆن زانی سەیری نەکرد هیچ ئیسیجابێکی بۆ من نەبوو نە زەردەخەنەی نەپی ئەی هەر لەو کاتە کەواتە شەرت نییە مەسە مناڵ گەورە بێت تەشخیص من هەر خۆشم مناڵم تەشخیص کردووە بڵێن بۆ نمونە 6 مانگ و 7 مانگ بۆ باوەڕتان بێ ئەی مناڵێکیان بۆ هێنام هیچ کەسێک بوو مناڵێکیان ئۆتیزم بوو مناڵێکیان هێناوتیان حەزەکەن سەیرێکی ئەو مناڵیان بکەی سەیری مناڵەکەی ترم کرد لە هی نابوو لە هی جۆینی سیارەیەکا بوو دایان نابوو چوم سەیرم کرد هەر بە خلالێکی کەم سەیری چاوە کۆمەڵی ئەوانم لەگەڵا کرد گومانم لێ کرد نەموو ئۆتیزمە بەس گومانم لێ کرد دوای گەورە بوو ئۆتیزم بوو ئەمە بەستەوەیە ئەگەر بڵێن بۆ نمونە ئەم ڕێنماییانە وەرگیری و تەطبیق کرێ وەڵی مناڵیش تۆزێ ئەرکی سووکە بێ ینی ئەرکی دایک و باوکیش تۆزێک ئەو گرانی نامێنێ کە ئیستا زۆربەی دایک و باوک گیری خوارە بەدەست مناڵەکەیەوە زۆرتەوە پسکان خۆشیەوە مامۆستاشانەوە مامۆستا ئەکبەر ئاماژەی بۆ کرد کە هەبوونی زانیاری کیفاەت نیە بۆی کە منداڵەکە تەطبیقکردنەکەی خێزان چی پێویستە بۆ منداڵەکانی ئەو ئەرکانی کە لە سەر شانێتی خێزان دەبێت بۆ منداڵە خان پێویستی تایبەتەکەی خۆ ئۆتیزمەکەی بکە چی یەکەمین شت بە بڕۆی من تێگەیشتنە لی یعنی بێ لی تێبگەی ئەمە چییە ئێستا ئەگەر مناڵێک ئۆتیزمی هەبێ
ئەوە ئۆتیزم تەنها وشەیەکە و ئەنووسرێ، بەڵام ئەگەر بچیتە ناویەوە بەحرێکە، یەک دەریایەکە، یەک دنیا شتی تایە. بەڕاستی زۆر من بەزەیم بەو مناڵایەتەوە کە دایک و باوکێکی هۆشیاری نییە، هۆشیاریش پەیوەندی بە شەهادەوە نییە. تەبعەن ئێستا دەستگەشتن بە زانیاری زۆر ئاسانە. ئەو مناڵی کە دایکێکی هۆشیار دایک و باوکێکی هۆشیاری هەیە ئەزانێ ئۆتیزم چییە، نیشانەکانی چین. ئۆتیزم هەیە، ئۆتیزمە هەیە، ADHD فرەجوڵەیە، خەمۆکی لەگەڵە هەیە، وەسوەسەی لەگەڵایە. ئەو تێگەیشتنی وەسوەسە تەنها کاتێکە بێت تۆ لەگەڵ ئەو مناڵایە بژیت، ئەجا بۆ دەرەکەوێت. لێرە ئەگەر یەک ئاماژەی بچووکی بۆ بەم، وەسوەسە بۆ مناڵێک ئۆتیزم چییە؟ بۆ مناڵێ وەرە ژوورەوە، ئەو لە مێشکی خۆی وەسوەسەکەی وایە ئەگەر ئەو پێی وتم وەرە ژوورۆ من نامە ژوورۆ، تۆ دوو باراڵی وەرە ژوورۆ، ئەو هەرناسێ باراڵی وەرە ژوورۆنە. لە کاتێکە کەزانی ئەو وەسوەسەکەی وایە ئەبێت تۆ نەڵی وەرە ژوورۆ، ئەنجاتە ژوور ئەنج تۆ سێکە ئەمە شتێکی بەسیتە، یان لەحزەیەکی بچووکە، یعنی بێت تێبگەی ئەم ناڵە چییە، پێویستیەکانی چین. وەکو باسم کرد هەستی مناڵی ئۆتیزم زۆر زۆر قوڵە، ئەبێ لی تێبگەی بیخوێنیتەوە پێویستیەکانی چییە. ئەنجا لە هەمووی مهمتر سەبرێ هەبێ. ئەنجا زۆر جار ئەم ناڵانە بە تێپەڕبوونی کات بارودۆخیان باشتر ئەبێ، گۆڕانکارێکی گەورە لە خۆیانە دروستە بێ. هەر خۆی شتەکە پێویستی بکاتە، تۆ ناتوانی بڵێ وەڵام من بە 6 مانگ ئەم ناڵە چاکەم و بە ساڵێ چاک، مشتی وا مستەحیلە. پێویستی بەوەیە لەگەڵ گەورەبوونیە کۆمەڵە شتی شت واز لێنێ، بەڵام کۆمەڵی خۆی خراپی تر وەرەگرێ، لە هەمان کاتە کۆمەڵی شتی باشیش فێرە بێ، خۆی پێویستی بکاتە. خاڵێکی تر بەڕاستی دایک و باوک پێویستەکە چی بکە، خۆیان تەڵقینکەن بە ئەرێنی بوون. زۆر زۆر گرینگە ئێستا بۆ دایک و باوکانەی کە بگەنە قۆناغی قبوڵ بوون. یعنی ئێستا هەنێ دایک و باوک هەیە زۆر قسەی نەرێنی بۆ خۆیانەکەن، دایکەکان لە ناو خۆیانەیەکیان گرتە گروپیان هەیە دانیشت دەردە دڵەکەن و ئەوەی وزەی نەرێنی بە یەکترە بەخشین. بەڕاستیە بێ خۆیان قبوڵ بێ، واقعکەشیان قبوڵ بێ. یعنی تۆ ئێستا خسوور ئەزانی ئەم مناڵەت ئەلەوانەیە گەشەی ژیری دواکەوتووە، تۆ نابێ وا خۆت تەلقینکە ئەمە ڕۆژە لە ڕۆژانە بێ بە دکتۆر و واوە، ئەمە واقعی بوون نیە. دایک و باوکە بێ واقعی بوون بوون، نابێت زیاد لە توانای لە مناڵەکە داوا بکەن. یان ئێستا تۆ بێنیتە قسە مناڵە خەیتە سەر مێزی کورسێک دانی زۆری زۆر داری بێ ئەو شێ هەر بڵێ ئەوژێ مناڵ شین و وەرە بێ هەر ئەو ئەمە یعنی تۆ واقعی نیت، ئەمە هەر ئازاردانی دەرونی مناڵەکەیە. جا مناڵ لەوە چێ لەو کاتەیە ئەو کاتەی نەبێکە ئەو شتە بۆ تۆ بکە. خاڵێکی تر کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە مناڵەوە، دایک و باوک جگە لەوەی کە پەروەر ئەم شتیان لەوە چێ تۆزێ جیاواز بە هەموو کەسێکیش قبوڵی نەبێت، جگە لەوەی کە ئاگادار و بەخێوکردن و پەروەردەکردنی ئەم مناڵەیە ئەبێ خۆشیان پەروەردە بکەن، کاتێکی خۆشیش بۆ خۆیان دابنێن. من قەت لەگەڵ ئەوانیم دایکیان باوگواز لە دنیا بێنێ بەس ڕووکاتە مناڵەکەی بەس مناڵەکە نەخێ، ئەی تۆش مرۆڤی، ئەی تۆش بەرگە ناگری گۆشت و خوێنی، ئیلا ئەبێ تۆ دەست هەڵنەگری لە خولیاکانی خولیایەکی هەبێ. ئەم دایکەم باوکە خۆی پێوە سەرقاڵکە، دڵی پێ خۆش بێ، جگە لە مناڵەکە شتێکی چێژبەخش بکە ڕۆژانە بۆی بتوانێت بمێنێتەوە بەرگە بگرێ. دایکیش پێویستی بە پشتگیریەکی زۆر زۆری باوکە. ئەگەر ئێوێ مناڵەکەی باش بێت و چاک بێت و ئارام بێ، ئەبێ دایکەکە باش و چاک و ئارام. دایکەکەش 100% پێویستی بە پشتگیری باوکەکە، باوکەکە ڕەوشتی جوان بێ لەگەڵ خێزانەکەی خۆتا ئەمیر بتوانێت پەروەردەی مناڵەکە بکە. بۆیە بوونی کاتی چێژبەخش بۆ دایک و باوک زۆر زۆر گرینگە. وەکوچی بچنە ناو سروشتەوە، ڕۆژانە مناڵی خاوەن پێویستی تایبەتی ئۆتیزم پێویستی بۆیە بچێتە ناو سروشتەوە. سروشت هەمی شیفاە، ئیلهام بەخشە. ئەو مناڵی کە کاتەکانی لەناو قوڕا سەرف کردو، لە ناو ئاوەسەر، لە ناو لما یاری بەو کەلوپەلانە کرد، زۆر زۆر دەرونی ئارامترە لەو مناڵی لە ژوور و دنیای نەبینیوە. سەم تێبینیم کردبوو کاتی کۆرۆناکە کە خەڵک ناتە دەرەوە بازاڕ و شت نەبوو، هەندێک لە مناڵان بەرەو دوا ڕۆشتنەوە، چونکە لە ژوورەوە بوون تێکەڵی خەڵک ناون. بەڵام ئەو مناڵی کە بەردەوام لەگەڵ دایکی باوکی هاتۆتە ناو کۆمەلگا، برا بۆ فستیڤاڵ و بۆ بازاڕ و وردە وردە مناڵەش فێرە بێ، جارێ دوو جار سێ جار عەزیێتت ئەیە وردە وردە فێرە بێت چۆن مامەڵە بکە، ئەبێت چاو بکاتەوە. بۆچی؟ چونکە ئەمیش مرۆڤە، مرۆڤێکی تەواو جیاوازە، کەم و کورت نییە، هیچ کەم و کورتیەک نییە، تەنها ئەوەی جیاوازە. وەکەوەی خوای گەورە ئەم بوونەوەرانەی بۆ شارێکی جیاواز دروست کرد بێ، بەونەوە ئەمن شتەکە ئەبینم. هەست دەکەم ئەمانە مرۆڤێکن خوای گەورە بە تایبەت دروستی کردوون بۆ دنیایەکی جیاواز، نەکەم دنیای ئێمە و ئێمە دەرگاوی ئێمە کارەباوی و سارێ، نە، ئەمانە خوای گەورە جیاواز دروستی کردن بۆ جیهانجا. من یەکێک لەو خەونانەی کە هەمە جا نازانمە ڕووی دەمم کەمە کێ بەڕاستی کێتوانی ئەمە بکە، لە کاتێکە شتێکی بەسیتە
ینی خەونم ئەوەیە ینی گەر ڕۆژە لە ڕۆژان خەونم بۆ بینیوە بتوانم لەگەڵ سەرمایهدارێکە لەگەڵ حکوومەتێکا بێ پرۆژەیەکمان هەبێ بۆ ئەم مناڵانە بۆ مناڵی خاوەن پێویستی تایبەت پارکێکی سروشتی بێ ئەم مناڵانە لە هیچ شوێنێکە جێگیان نابێتەوە بەڕاستی لە هیچ شوێنێکە نە لە ژوورەوە دانیشن نە لە دەرەوە دانیشن نە لە هیچ شوێنێکە ئەگەر شوێنێکی سروشتی هەبێت تەواو ئەمین و پارێزراو بێ بتوانی دەستی ئەم مناڵە بەرەی کاتێکی خۆش بۆ خۆی بەسەر بەرێ مناڵەکان گریمان هەندێکیان لە سنتەرن ئەوانش تا 12 ساڵی وازان لە سنتەرن دوای ئەوە مناڵە چی مناڵە لە ئەبەی بۆ کوێ دایک و باوکی مناڵی ئۆتیزم عزەتی نەفسیان زۆر بەرزە قەت کارێک ناکەن ئەم مناڵە دایک و باوکانی تر ئەزێت بە سەرکە خۆیەکە بە دوکانێکە 1000 جار داوا لێ بدن لە ساحب دوکانەکەکە عزەتی نفسیان بەرزە بۆیە یەن خوان ئازارێن ئەڵەن با کەس ئازاری نەبێ سەردانی خزم و کەسوکاریان ناکەن با کەس ئازاری نەبێ کەس داڕەحەت نەبێ خۆ ئەگەر بکرایە سێکە لە وڵاتە پێگەشتووەکان پێشکەوتووەکان ئەرکی ئەم مناڵانە سیستم ئەیبات بەڕێوە بەڵام لەم وڵاتانە کە دواکەوتنیان تازە گەشەکردوون خێزان هەموو شتەکانەکەن سپاس بەخوا ئێستا هەندێک سنتەر و ئەوان دروست بوون بەڵام سنتەرەکانیش تەنها توانای خۆیان هەیە کاتێکا مناڵ 24 سەعاتی هەیە لە وڵاتە پێشگەوتوەکان ئەم مناڵانە هەر بەڕاستی فێری ژیانیانەکەن ژیانکردن تاڵە بە درێژایی کاتەکە لای ئەوانە فێری پیشیانەکەن دێستا من ئەگەر بمەوێ مناڵەکەم فێری پیشەکەم نازان بینێرم بۆ کوێ بیخەمەش بەردەستی کێ ئەهلیش نیە نەک حکومی وەنیا شوێنێکی ئەهلی سە من حەز توانە ئەنجا ئەم مناڵانە هەندێکیان هەمیشانە توانایەکی عەجیبیان هەیە بن ئەڵێ مرۆڤایەتی قەرزاری داهێنانی ئەم مناڵانەیە کە گەورە بوون و داهێنانیان کردو ئێستا زۆرێک لە ناودارەکانی جیهان کە لێکۆڵینەوە کراوە لە ژیانیان ئۆتیزمیان هەبووە بە داهێنانەکانیان جیهانیان سەرسام کردووە ئەگەر دایک و باو هۆشیار نەبێ ئەم توانای ئەکوژێتێتەوە ناڵێ گەشە بکات بۆی زۆر گرینگە دایک و باو هۆشیاری و ئاگایەکی زۆریە بێ یەک شتی تر باسکەم ئەو خەمە گەورەی کە دایک و باو هەڵیەگرێ ئەگەر بزانن ئەم خەمە بەکاربێنن ئەم خەمە شاکاری گەورەی لێ دروسە بێ زۆر جاربوونی خەمە گەورەکان گۆڕانکاریکی گەورەی کردووە داهێنانێک بووە ڕۆمانێکی گەوریان نووسیوە یاخود ئێستا دایک هەیە ینی بە بۆنەی مناڵەکەیوە یاریەکی دروست کردو ئێستا یاریەکی جیهانیە دەستکان خۆش ماڵپەشانە مامۆستا عومەر ئەگەر باز لە کۆمەڵە خەسڵەت و تایبەتمەندی بکەین کە دەبێت لە خێزانێکدا بوونی هەبێ بۆی منداڵ بەرەو پێش بچێ ینی خێزان مادەم وایە یەکەمی قوتابخانەی فێربوونە لە ژیاندا کام خەسڵەتانەنە باش مامۆستا من وەکو ئەزمموی 13 بۆ 14 ساڵ کە لە بواری مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە ئیشەکەم ئەو خێزانانەی کە هاتوونەتە لای ئێمە 5 دانە خەسڵەتیان هەبوو ئەم 5 خەسڵەتە بۆتە هۆکاروی کە مناڵەکە گۆڕانکاری زۆر جوان لە ڕەوشتیا لەلایەنی کۆمەڵایەتیا لەلایەنی زمانەوانیان ڕوویاوە یەکێک لەو خەسڵەتانە بوونی تەحملکردن تەحمل بوون ینی سەبر و تەحملیان هەبووە لەگەڵ ئەو مناڵە ئەم مناڵە بۆ نمونە کە شتێکی شکاندووە کە خۆی پیس کردووە کە کۆمەڵە کێشۆمەشاکیلی بووە ئەمە بە ئەنقەز واناکە ئەمە نیشانەکانێتی کە پیشانی ئەیە ئەو خێزانانە سەبر و تەحملیان هەبووە عەزیەتیان نەیاوە لێدانیان بۆ بەکار نەهێناوە و هەنێ خێزانمان هەیە چوو کە تێناگاوە ئەزانێ ئەم شتانە بە ئەنقەز وایەکە دووەم ئەو مناڵە دەرکت هەبێت ڕاستە تۆ چیتە میوانی زۆر قورسە بە حقیقت وەکو مناڵێکی ئاسایی دانانیشێ ئەکرێ مەسەرەن بە نورێک بە ڕۆشناییەک دەست بە گوێکانیەوە بگرێت هەستیاری هەبێت بەڵام ئەمە نیشانەیەتی بۆ نمونە ئەچیتە بازار وەکو دایک و باوکێکی ئاسایی تۆ ناتوانانی بازارێکەوە بکەیت ژیانێکی نۆرماڵت نییە وەکو دایک و باوکێکی ئاسایی ئەو کاتە تۆ دەرک بەوە ئەکەی ئەمە نیشانی شڵژانەکەیەتی نەوەی کە بە ئەنقەز ئەم مناڵە بۆ شێوازەکە سێم خەسڵەت عشق یعنی ئەو بەرنامە و پرۆگرامانەی کە چارەسەرکارێکی دەرونی کە دکتۆرێک پێشنیاری ئەکا بۆ دایک و باوک بە عشقەوە لەگەڵ یا بڕوا بکە ئەو مناڵانە زۆر هەست بەوە ئەکەن کە تۆ بە عشقەوە ئیشیان لەگەڵا ئەەکەی هەست بۆ خۆشەویستی ئەکەن هەست بەو ئەوینە ئەکەن کە تۆ چەندێ خۆشت ئەوێ و هەستیش بەوە ئەکەن ئەگەر تۆ بۆ نمونە ڕق لێ بێتەوە هاوسۆز بە لەگەڵیانە مامۆسا بۆ نمونە کاتێک کە دەست ئەکا بەگریان دڵنیا بە لەوەی کە شتێک هەیە لە ناو ناخی عەزیەتی ئەیە لە باوەشی بگرە ئامێزی خۆتی بۆ بکەرەوە ماچی بکە کۆتا خەسڵەت و تایبەتمەندی ئەگەر دایک و باوکێک هەیەیان بێ یارمەتیکی باش ئەیە بۆ بەرەو پێشچوونی مناڵەکان ئەوەیە پەیوەندیکی باشی هەبێت لەگەڵ چارەسەرکاری دەرونیە ڕاهێنەرەکەیە
ئەو کاتە چار سەرکاری دەرونیەکە دوو تەریقەمان هەیە فێرکاری ڕاستەوخۆ بە دایک و باوکەکە کە کۆی پرۆگرامەکە فێرێکە لە ماڵەوە چۆن تەطبیقیکە یان ئەوەی کە ئەندامانی خێزانیش بەشدار ئەکا و حەزەکەم ئاماژە بە خاڵێکی تر بکەم لە هەموو دنیا ئێستا شڵەژانی شەبەگی ئۆتیزم وەکو مناڵێک لە سوچەکە دانانرێت ئەوی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە و ئیتروازی لێبێنە و بگرە بە پێچەوانە بووە بە بەرنامە و پرۆگرامی ڕۆتین و ڕۆژانە دایک ئەتوانی ئەو شتانی لە ژیانی ڕۆژانە کە ئەیکە وەکو ئەرک و وەزیفەش بخاتە سەر مناڵەکە سفرم لەگەڵا ڕابخە جلەکان لە خەسالا بێنەرە دەرەوە بۆ نمونە خۆ جلەکان بەکەرەبەرت کۆمەڵی ڕۆتینی ڕۆژانە هەیە دایکەکە ئەتوانێت لەگەڵ مناڵەکە تەطبیقکە و باوکیش بە هەمان شێواز کاتێککە تۆچی سیارەکە ئەشوی مناڵەکە بێنە بیکە بە بەشێک لە سیارە شۆردەکە ئەرکێک بخەرە سەرشانی کە بتوانێت ئەم مناڵە بەڕێوە بێبات دەستەکان خۆش بێخوا مامۆستا ئەکبەر کۆتا پەیامێت ئەگەر بە کورتی بزانم چ وڵای من تەنها ئەوەم هەیە مەسەلەن لیسا زانم یعنی تجارەتێکی گەورە بە مناڵی ئۆتیزمەوە کرێت بەڕاستی وەی لەو کەسەی کە بیەوێ لە ڕێگەی پارەی دایک و باوکی مناڵێکی ئۆتیزمەوە دەوڵەمەند بێ بەڕاستی ئەمە مەساتێکی گەورەیە هیوادارم کەسە و نانە نەخوات تخوازم ئەوسا هەرمووی تۆ ئەوانەی کە لە بوارەکەی دای هەزەکەی هەزەکەی خێزان بە ڕاستی گرفتدارە بەو ناوەندە بازرگانیانەوە ئەو نازانێت دایک و باوک نازانێت مناڵێکی وایە بێت دەسەبا بۆ هەموو شوێنێ بۆ هەموو جێگەیەک بەڵام کاتێک ئەچێتە لای تجارێک من ناوی لێ نانێم کیە بەس تجارە و کەسە ئیتر بە ئارزوی خۆی چی پارێ هەیە لێی وەرەگرێ کاتێکگاتە لای ئێمە سیرەکەم خاڵی بووە تەمەنی منداڵەکە ڕۆیشتووە ئەوەندەی دکتۆر و دکتۆر ئەم لا ئەو لای پێکردە ڕاستکە دەستکان خوش ماڵسەشانۆ کۆتا پەیامی بەڕێزت وڵی هەر ئەوە بە دایک و باوکان لەم سەبریان هەبێ شتەکە بە قۆڵی سێرکەن ئەما وەکو تاقیکردنەوەی خوای کە لای خۆی گەورە نزیکە بنەوە بەو دیوە سێری بکەن کە ئەمانە هەڵبژێراون کۆتا پامیشم هیوادارم زمانێکی هاوبەش بدۆزنە لە نێوان خوان و مناڵەکانیانە یعنی بتوانن پەیوەندی بکەن بچنە ناو جیهانی مناڵەکە ئەوە هەستەکەم گرنگترین شتە لە ڕێگەی وێنەوە بێ لە ڕێگەی ئیشارەتەوە بێ لە ڕێی هەر شتێکەوە بێت تۆ بتوانێت بچیتە ناو جیهانی مناڵەکە بۆی لێ تێبکەیت دەستەکان خۆش بێخوا مامۆستا بەڕێز بەڕێستان من کۆتا پەیام ئەوەیە کە قەت دایک و باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەت نائومێد نەبن بە هیچ شێوازێک نائومێد نەبن چونکە بەرنامە و پرۆگرامی ئێجگار باشەیە کە لە ئێسەیە گۆڕانکاری ڕیشەی لەو مناڵە دروست ئەکات هەر ئەوەنە دەستشاتان خۆش بێخوا لە ئەنجامی ئەو گفتوگوۆیە مانگەشتنەوەی کە پێدانی خۆشەویستی و قوبوڵکردنیان و ئارامبوون لەگەڵیان نەک منداڵ تەنها بەرەو پێش دەبات بەڵکو منداڵەکە دەدرەوشێنێتەوە خێزانان هەر هەبن بۆ پاڵپشتیکردن و تێگەشتنی منداڵەکانیان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ میوانە بەڕێزەکانم تا بەرنامەی داهاتوو لەگەڵتاندا دەبم شاد و بەختەوەرمە خواتان لەگەڵ